فرمودەیەکە کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە و فرمودەیەکی صحیحە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆزایەکی خۆی لەگەڵدا بوو، عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس. عەبدوڵڵا منداڵێک بوو، ئەو کاتە تەمەنی 10 ساڵ بوو. عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس کە ئامۆزای پێغەمبەرە صلی الله عليه وسلم 3 ساڵ پێش کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککە بۆ مەدینە لەدایک بووە. ئەو کاتەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد و وەفاتی کرد، عەبدوڵڵای کوڕی عەباس تەمەنی 13 بۆ 14 ساڵ بوو. بەڵام کەسێکی زۆر وریە و زیرەک بووە. 2 ساڵ و 6 مانگ لە خزمەت پێغەمبەرە صلی الله عليه وسلم ژیانی بەسەر بردو بەو منداڵیە. 1660 حەدیسی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم گێڕاوەتەوە. بیری زۆر تیژ بووە، عالمە بە تەفسیری قورئان، گەورەترین مفەسیری قورئانە. عەبدوڵڵای کوڕی عەباس بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێت ڕۆژێکیان لە سواری پشتی وڵاخێک بووم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ شوێنێک دەچوو، منیش لەیشی لەگەڵ خۆیان هەڵگرت، منی خستە دواوەی خۆی لەسەر پشتی وڵاخەکە. لەو ڕێگایە کە ڕۆیشتی نەسیحەتێکی کردم، فەرمووی یا غولام، ڕۆڵە گیان بە منداڵێک دەوترێت لە 1 ساڵ تا 9 ساڵ و 10 ساڵ. دەفەرمێ من تەمەنم 10 ساڵ بوو ئەو کاتە. فەرمووی ڕۆڵە گیان وەرە نەسیحەتێکت بکەم. ئەلا ئوعەللیموکە کەلیمات ينفعك الله بهن. باز چەند وشەیەکت پێ بڵێم، یعنی ئامۆژگاریەکەم زۆر دوور و درێژ نییە، چەند وشەیەکە، چەند ڕستەیەکی کورت و پوختە من پێت دەڵێم، بەڵام ينفعك الله بهن، یا ڕەبی خوا بیکا بەمای سوود بۆت. سەیری وردی حەدیسەکان کەن و سەیری وشەکان کەن، ئەڵڵا فاعیلە لێرەدا. یعنی من بەس گەیاندنم لەسەرە، ئەوەی کەوا دەیخاتە ناو مێشک و دڵتەوە و دەیکا بە کردار لە لاشەدا بەس خوایە. بە ئێمەی دایک و باوکان دەڵێ نەڵێ بەخوا چاک منداڵەکانم پەروەردەکردن و نەسیحەتی باشم کردن، دەبێ بڵێ خوایە من جوانیان پەروەردە دەکەم و دایانسپێرم بە تۆ. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو ئەو کەلیمانەی من بەسن، لەو دەمە موبارەکە دێتە دەرەوە، بەڵام دەبێ خوا وا بکا کە کاریان پێ بکەی، خوا وا بکا سوودیان لێ ببینی. هەموو کتێبی چاکی دنیا بەسەر منداڵەکەتدا لە بواری پەروەردەی زانایاندا بخوێنێەوە، ئەڵڵا مەیلی لێ نەبێ ساڵح نابێ. هەر بڵێ خوایە تۆ کاری خۆت بکە، درێخی مەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم درێخی نەکرد، لە تەمەنی ئەو منداڵەدا بناغەکانی پەروەردەیەکی دروستی پێگەیاند، بەڵام فەرمووی خوا دەبێ واد لێ بکە سوودیان لێ ببینی، خوا سوودت پێ بگەێنێ.